ڕێژەی دابارینی باران لە گەرمیان کاریگەری گەورەی لەسەر بوشانەوەی سەرچاوە ئاویەکان و لە وەرگاکان دروست کردووە بە جۆرێک زۆرێک لەو کانیا و کارێزانەی کە ساڵانێکە بەهۆی کەم بارانیەوە وشکیان کردووە ئەم ساڵ بەشی زۆریان بە ئاوی باران بوژاونەتەوە. سالار یەکێکە لەو شوانکارانەی ناوچەکە بە قسەی خۆی ئەم ساڵ ژینگەیەکی جیاواز لە ناوچەکەیان هەیە بۆ بەخێوکردنی ئاژەڵەکانیان و لە وەرگایەکی زۆریش سەراپا ناوچەکەی داپۆشیوە. ئەمە شوای کردووە بە ئاسانترین شێوە بتوانن کاری شوانکارەی و ئاژەڵداری بکەن. ئەم کەشوهەوای خۆشەوە لەخوا بەجای کەشوواگی زۆر خۆش و بارانێکی زۆر باریوە و هەمووی چەم و کانیاگامان گشتی تەقیوە چەند ساڵێکی کۆن وشکی کردو هەموو ساڵی تەقی ئێستا تەقیوەسەوە و لەخوا بەجای لە وەرگاکەمان زۆر خۆشە و ساڵێکی خۆش بوو. ئاژەڵداریش لێرا کارێکی گران بەزیم ساڵ لەخوا بەجای لە وەڕەکەی زۆر بوو کەمێک کاراسایمان بۆ کراوە. بە قسەی شارەزایان ڕێژەی دابارین کاریگەریەکەی باشێوەیەکی گشتی تەنها بۆ ئەم ساڵ سوودی هەیە و لە مانگەکانی تەمووز و ئابیشدا دەچێتە دۆخی وشک بوونەوە چونکە دیاردەی بەهەڵم بوون لە خاکدا زۆرتر دەبێت و بڕی ئاو زیاتر ون دەبێت. بەڵەنس لە هاوسەنگی ئاوانیە واتە ڕێژەی بەهەڵم بوون زیاترە لە ڕێژەی باران بارین بۆیە ئەم کاریگەریە کاتیە و ڕەنگە لە دوای مانگی حەوت ڕێژەی سەوزایی بگەڕێتەوەکو جارانی خۆی لەبەرەوەی هاوسەنگی ئاو نییە بۆیە کاریگەری کاتیە کاریگەریەکەی بۆ ساڵانی داهاتوو نابێت ئللا ئەگەر بارانەکە دووبارە بێتەوە. بەپێی داتاکان ئەم ساڵ لە سنووری گەرمیان ڕێژەی دابارین لە ناوچەی بارانی نامسۆگەر گەیشتووەتە 600 میلیم و لەو شوێنانش کە بە ناوچەی بارانی مسۆگەر دادەنرێت ڕێژەکە 100 میلیمی تێپەڕاندووە کە ئەمەش داتایەکی دەگمەنە و کەم ساڵ هەیە دووبارە ببێتەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.